لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسەباز لە سەرم پەرتوکەکەین بۆ هیوایەوەش سوودی لێ وەربگرن و دواتر بتوانن بە دوایە بچن و سوود لە زانیاری و ناوڕۆکەکانی وەربگرن لەژێر ناونیشانی مێژووی زانایانی هەورامان کە مەبەرگی یەکەمیەتی شەڵابەرگی تریشی بەدوادادێ کە زۆر بەڕێز مامۆستا عەبدوستار ئەسەف هەورامی نووسیویەتی زیاتر لەگەڵ بەڕێزیان سەوباسەکەین دەربارەی بیرۆکەی نووسینەکە و وەروەها ناوەڕۆکەکەی ئەو زانایانەی کە لەم پەرتوکەیە باس کراون. مامۆستا عەبدوستار زۆر بەخێربێی خامەشە ڕەنگین بەرگی یەکەمی کتێبەکەت. چۆن گەڵاڵی ئەم پەرتوکە لە مێشکتا دروست بوو یان گەڵاڵە بوو لە مێشکتا؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و سەڵاوات بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆشحاڵم و سپاس شانەکەم بۆ ئەو دەرفەت و چاپێکوتنی کە لەسەر کتێبەکە و بەرز نرخاندنی کتێبەکە دیارە لایەنەوە کە بەوەی کە بابەتێکی لەسەر بڵاوکەنەوە و بەرنامەیەکی لەسەر بکەن. پێم خۆش بوو پێشەوە لەسەر بابەتی کتێبەکە قسە بکەم. من ماوەیەک لە خەریکی خوێندن بووم لە تاران، هەر جارێکە لە ڕێگەی لێرەوە دەچوون لە مەریوان لام دەدایا لەو سەرەوە هاتمەوە لە سنە لامدا لە شوێنێک چاومە گەڕا بە کتێبخانەکانە هەندێشتم بۆ گەڵاڵە بوو کە ئەمە بەشێکی لە بابەتەکە بوو کە بۆم گەڵاڵە بوو کە هەندێک کتێبن مێژووی زانایانی کورد، مێژووی زانایانی بۆ سووریا، حەلەب ناوچەکان هەبوون. فەراغێک هەبوو کە مێژووی زانایانی هەورامان بە تایبەت نەبوو. مامۆستای ڕەحمەتی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس شتی نووسیوە، مامۆستای بەحرکەی شتی نووسیوە، خەڵکانێکی مامۆستا حیرە سەجادی شتی نووسیوە کە ئەوەم بینی وتم بە شتێکی وا کۆکەمەوە منیش کە ناوچەی هەورامان لە ناوچەکانی دیکە مامۆستای ئاینی زۆرە، حوجرەی زۆرە بەهۆی بوونی شێخانی تەریقەتەوە کە ناوچەی هەورامان هەمیشە حوجرە و ئەسەرێکی دیا بووە. ئەمانە هۆکار بن بەوەی کە بڕیارمدا شتێک کۆکەمەوە. سەرەتا شتەکەم شتێکی بچووک بوو، تەنها لە فەیسبوک هەر جارە مێژووی زانایەکەم بڵاوە کردەوە، دوایی کۆمەڵی برا وتیان ئەم بابەتە بۆ گەورەتر ناکە، ئەمە شتێکی دەوڵەمەندەوانە، بڕیارمدا بیکەم بە کتێب. ئەمە یەکێک لە هۆکارەکانی. هۆکارێکی دیکەی ئەوە بوو ساڵی 2010 من لە منتیقەی پێنجوێن مامۆستای ئاینی بووم، مەلایەتی مەکرد، مامۆستایەکی ئاینی لە مزگەوتی غەزالی لە بانە تەشریفی هاتە پێنجوێن ناحیی گەرمک، کتێبێکی بۆ هێنان بە دیاری کە کتێبەکەی بۆ هێنان فارسی بوو. لەبەر ئێمە کە لە ئێرانە لەدایک بووین و ئاوارەی و کیمیاباران و پێشترۆوانە فارسیمان شتێکە زانی زیندەگی نامە یا ئەستەوەلد تا شەهادەت ژیاننامەی مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی بوو. مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی ڕەحمەتی خوای لێبێ شتێکیان بۆ نووسی بوو، عەبدولسەلام حەقگۆیی شتێکی لەسەر نووسی بوو، یەکێک لە شاگردەکانی خۆی بوو. کتێبەکەم وەرگێڕایە سەر زمانی کوردی. لە ئەسنای وەرگێڕانەکە یەکێک لێ پرسێ تەلەبەکەی لێ پرسێ لە مامۆستا بۆ وەکو بڵێ ژیاننامەی مامۆسایانە، مامۆسایان قەدر و ڕێزیان چۆنە؟ ئەویش ئەڵێ ما مردەپەرستین، ما چەپەستین، ما شتێکی ئاوای ئەگەر یاردم بێ بەڵێ ئێمە مردووە پەرستین، زیندوو کوژین بە واتایەکەی خۆمان. زاناکان حەقوایە لە زاری خۆیانەوە ژیانیان لێ ژیاننامەکەیان وەربگیرێ یا خۆیان بینووسن. ئێستا کاتێک کە پیاوێک وەفات دەکات، زانایەک وەفات دەکات، تۆ دەست پێی ناگا، دوایەوە چی کوڕەکەی دەست پێ ناگا، چی لە کوڕەزاکەی یا لە ئەلی مزگەوتەکەی شتێکی کاڵ و کرچی دەسەکەوێ. بەس ئەگەر بچی لە خۆی ژیاننامەکە وەربگری تێر و تەسەلتر ئەوە بۆی ئەوە یەکێک بوو لە هۆکارێکی دیکە بوو لە هۆکارەکان کە دەست بەرم بۆ بابەتی مێژووی لە تایبەت بە زانایانی ئاینی. بۆ کتێبەکەی مامۆستای ڕەبیعی ڕەحمەتی خوای لێبێ ساڵی 2010 ئەوە چاپ کرا. مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی ژیان و خەبات و جوامێری تەبەن مامۆستا محەممەدی ڕەبیعی دووەم قاری جیهانە، شێخ عەبدولباست سێم قاریە. یعنی لەو دەورەی کە لە نێوان 22 وڵاتە کرا، مامۆستا ڕەبیعی دووەم دەنگی هێناوە، ئاسی دووەمی هێناوە لەسەر ئاسی گیان، حوسەیری ئاسی یەکەمی هێناوە، عەبدولباست ئاسی سێمێنێ. بەڵام لەبەرەوە ئەم کوردەی خۆمان ڕاگەیاندنی علمانی یاخود ئەو تۆژمێک کە ئێستا زاڵە گرنگی بەلایەنی ئاینی نادا.
نادات مامۆستا محەممەدی ڕەبیعی فرامۆشەکرێ کە مامۆستا محەممەدی ڕەبیعی ئەوە مەقام و ئاس و ئەوەکەیەتی ئەوە کتێبەکە چاپ بوو دوایەوە دەستمان کرد بە بابەتی کۆکردنەوەی بەو ئاسی کە خۆمان توانامانە بێ تااقەتمانە بێ شتێکمان کۆ کردەوە لەسەر مێشوی زانایان دەستا خۆش مامۆستایان بۆ بەرچاوڕوونی بینەران ئەمە زانایانی هەورامان مەبەست لە هەورامانی ئەو دیویشانە بەڵێ هەموو زانانی ئەو دی و ئێرەشە کردو بە بابەتی زانایانی هەورامان ئەگەر بچیتە ناو ئەم بابەتەوە و هەم سەر سپیە بێ هەم خەمبارە بی بەوەی کە زانایانی هەورامان چەندە ناڕەحەتیان چەشتووە بۆ بڵاوکردنەوەی ئەم بابەتی ئاینیە مامۆسای ئاینی هەورامانمان هەیە لە بەسڕەیە ئێستا لەوێ نەوەکانی ئیتر خۆ نازان خەڵکی هەورامانن چۆتە ئەوێ و ناهاتوێتەوە ئێستا مەلا سلێمانی هەورامیمان هەیە کە لەسەر پشتی بەرگی بەیزاوی لەوێ ئیجازەنامەیەکی لە بەسڕە وەرگرتووە مامۆسامان هەیە لە یەمەنە چۆ بۆ یەمەن بۆ تەدریس و هەنوو ناهاتوێتەوە لە میسر هەمانن لە ناوچەکانی کوردستانی باکوور و باشوور و ڕۆژهەڵات ومانە مامۆسایکی ئاینی زۆربانەی هەورامان ئێستا یەکێک لەوانەی کە ئەوکو بڵێ هەر بە ئاماژەیەکی کورتی پێ بکەم کە پێویست ناکە زۆرتر لەسەریەوە بڕۆین خێڵی مفتی دشەیی مامۆستا ئەحمەدی مفتی زاتە بڵێن باوکی باپیری ئەمانە سێ دانە زانای گەورەیان یەکێکیان لە تورکیا لە سەردەمی دەوڵەتی عوسمانیوانە لەوێ ئوستازی دانشگا و مامۆسایەکی خوێندەوارە بێ لە بەشی بەتایبەتی یاساییە یاسا ئوسوڵە زۆر شارەزابێ یەکێکیان دەچێتە بەشی لوبنان کە دوایی بە سەردانێک دێتەوە سنە و دوایی لە کچێکی شێخێکی سووری مارە ئەکات و دوایی هەر لەوێ وفاتەکە یەکێک لە تارانە بێ یەکێک لە سنە بێ یەکێکیان دێتە پێنجێن مەلایەتێکە ئەمە زانایانی هەورامانە بڵاو بوونەتەوە بە تەواوی ناوچەکانی کوردستان و بووە مەنتێقەکەیشە هەمانەکە لە مەکە بوون لەوێ تەدریسیان کردووە بە تایبەتی یەکێک لەوانە قاسم پایگەلانی فەرمێ من لە مەکە بووم ڕەفێقی مەولانای نەقشبەندی بووم ئاڵێ چوم لەوێ سێرەکەم یەکێک لە هاوڕەکانی لەوێ تەدریسەکە شەرحی بوخاری ئەکا کە خەڵکێک لەوێ دانیشتووە خۆی شەرحی لەسەر بوخاری هەیە تەلەبەیە لە لای گوێگرێ بەرحاڵ مامۆسایانی ئاینی لەم کتێبە بە بەرگی یەکەمی ئەگەر خوا تەمەن بدات ئیشاءڵڵا بەرکانی تێوەی بەدووادا دێت بەرگی یەکەمی 303 دانە مامۆسای ئاینی لەخۆ گرتووە بەس ئەوانەی کە هەورامی زمانیان هەورامیە ئەوانم تۆمار کردووە مامۆستا 303 لە زانایانی هەورامان چۆن پۆلێنت کردووە بە پێی تەمەنیان یاخود بە پێی ڕوتبەی زانستیان یاخود بە پێی ناوچە بۆ منە بۆی پۆلێنێک بکرێ یاخود لەسەر چی بنەمایەک ڕێزبەندیت بۆ داناون بەڵێ ئەم کتێب بەرگی یەکەمیان هەرچێکمان کرد هیچ کامیانی بۆ نەکرا دکتۆر سەباح بەرزنجی وەکو بڵێ لە نزیکەوە هەر متابعەیە کردم کە چی بکەم ئەو تاکیدی لەوە کردەوە بابەپەی حروفی ئەبجەدیەکە بێت یا بەپەی سەدەکان بێت بەڵام ئەم کتێبە لەبەرەوەی کە بەرگی یەکەمی کۆمەڵی شەجەرە ساغەکەمەوە کۆمەڵە شەجەرە ساکەمەوە کاتێ باسی بزانایەکەکەم هاتووم یەکەیەکەی نەوەکانی باس کردووە کوڕەکەی دوای کوڕەکەی دایی براکەی برازاکەی هەموو ئەمانەی باس کردووە نەمانتوانی هەچەند دێوەڵماندا نەمانتوانی بکەین بە حروفی ئەبجەدید بۆ نە باسی یەکێک لە زاناکانەکەی کە ئەتەوێ بیناسیێنی ئەبێ بچیتە سەر شەجەرەکەی لە شەجەرەکەی دوایی لە دوای ژانامەکەی خۆی باسی نەوەکانیەکەی کوڕەکانی نەوەکانی بە چەند بەشەوە لەکوێ مەلایەتیان کردو چەندی کێن مەلابوون یەکەمی جار ئەمە نەکراوە بەس ئەوەی کراوە کە بەرگی یەکەمی چاپ بکرێ بۆی ئەگەر لە ئایندا توانیمان دەستکاری ئەکەین بە پێی سەدە بەس بە پێی حروفی ئەبجەدی ناکرێت مامۆستا شتێکی جوانەوە بوو کە بەشێک لە مامۆستا زانایانیەکان خۆیان شتەکانی نووسی من ئەوم کرد من چوون بۆ لێ ئەمەسم لە زاری خۆیانەوە تۆ خستوتە سەر پەرتووکەکە بۆی کە دەلالەتێکیش بووی کە لە ژیانە ماوە نێمار گرنگیمان پێداون هەندێک لەم زانایانەی کە لێران ئەوانن کە ئەکسەریەتیان ئەوانن وەفاتیان کردووە بەڵام زانای ئاینی ئەوەی کە ژیاننامەی باشی هەیە ئەوانن کە خۆیان نووسیویانە ئێستا بۆ نە دکتۆر زاڵمی
مامۆستا مستەفا زاڵمی خۆشتی نووسیوە سەرکە ژیاننامەکەی تێروتەسەلە مامۆسایەکی دیکە هەیە خۆی نووسیوەتی کێمان هەیە کێمانەیە خەڵکێکمان هەیە ئەمانە شتی باشیان نووسیۆ خۆیان دەفتەرێکی یادیاریان بۆ یا شتێکیان لەسەر مێژوی خۆیان داناوە شتیان یادەواریەکانیان نووسیوە ئەمانە مێژوی باشتریانێ ئەوانیان کە لە حاڵی حیاتان چەند کەسێکیان تایە ئەوانە خۆیان نووسیویانە ئێمەش لە ڕاستیان ناتوانین کەسێک بینین دە سەفحەی لەسەر بنووسین هەوڵمان داوە لە 2 سەفحە 3 سەفحە زیاتر نەبێ ئاخرەکەی گەر 4 سەفحە بێ ئەویش بەپێی مەکانەتی زاناکە ئەوەمان کردووە زۆر باشە مامۆستا عەبدولستار کاتێکە چیتە بواری لێکۆڵینەوە نووسین ترە و شتانەی کە زۆر دەست دەگرن کات دەگژن کەمی نووسین لەسەر ئەو بابەتە کەمی تۆماری مێژوویەکان زۆر جاریش ڕەنگە هەبێ ئێمە دەستمان پێی نەگا زۆر جار باز لەوەگرێک کۆمەڵێک دەستنووسی زۆر باش لای ڕەنگە لای بنەماڵەکان یاخود لە شوێنەکان هەبن ڕێگەیان نەداوە چاپ بکرێ یاخود بڵاو نەکراوەتەوە ڕەنگە هەر کامێک لەمانە ئەگەر بێت و ببێتە کتێب دەیان هاوکاری و هەنگاوی باش ئێمە بێت و بمان باتە پێشەوە ڕێتکەوتە کوێ ڕێتکەوتە چ شوێنێک لە سۆراغی مێژوی ئەم زانایانەیە هەبوو شوێنێک پڕی بوو بێ لەسەر چاوە هێشتا بڵاو نەکراوێتەوە یان کەسانێکە بنزانیاری باشیان هەبێ و نەیان نووسی بێتەوە یاخود تااقەتیان نەبێ بیڵێن جارە سەرەتا هەر ڕێم لەو کتێبانە کەوتووە کە نووسراون و خەڵکێک زۆر گرنگیان پێنادا دانراون لە شوێنێکە بۆ نمونە جارێکیان لە مەریوان برایەک لێرە هەر لە لای خۆتان داوامێکە تااقەتی نووسین و خوێندنەوەی باشیە بوو وتی مامۆستا کتێبێک بەڵێن بەم ناوە هەیە بە مەزبوطیش ناوەکەی نەدا بەڵام شتێکم وەرگر لە ناوەکەی کە چوم لە مەریوان کتێبخانەیەک ئەگەڕام بۆ کتێب کۆمەڵی کتێبی دانابوو لە کەنارەوە کە ئەمانە کەس لیان ناپرسێ ئەسڵ وایە کتێب ئاوا دابندێ ئەمە ئاوا لەسەر یەک دای نابوون منیش وتم ئەرێ کتێبێکمەوێ ئاواوانە کەس خۆمە گەڕام لە دەستنای قسەکردنەکە سێرەکەم لە بنی بنەوە کتێبێکی داناوە و لە ماوە دانشمەندانی کوردستان دە 200 ساڵی ئەخیر شتێکی زۆر تایبەتە مامۆستا حیرە سەجادی هەم نووسەرێکی باشە زانایەکی هەورامانە شتێکی زۆر باش نووسێ بەرپرسیاتی لە ئەوقاف و وەکو بڵێ ئەوانە هەبوو شتێکی زۆر باشی نووسی بوو کتێبێکی زۆر نایاب وێنەی لەگەڵا بوو ئەم کتێبەی دانابوو بە 20,000 تمەن نێرخواخوای بوو لە کۆڵی برێتەوە ئەمە شتێکی زۆر دەگمەن بوو کە دەسم کەوت بە فارسی نووسیوێتی شتی زۆر باشە باسی زانەکانی هەورام هەمکە گیان تیا بوو باسی زانەکان ئەکسەرەتی هەورامانن ئەکسەرەتی زانای هەورامانن خەڵکی شتێک کردووە بەڵام لەبەرەوەی کە مامۆسای هەورامان هەورابی زمانەکان زۆرترینن کە هەر کتێبێکەکەی تۆ زۆرترین ئەوانی تایە کتێبی ناوی ئەوانی زۆرتایە ئەم کتێبم دەستکەوتێکی لەو کتێبانی کە زۆر دەگمەن بوو زۆری جوان بوو بەلامەوە وەکو بڵێ سێژەر وەکو یادەوەری هەڵم گرتووە ئەم کتێبێکی زۆر چاک بۆوارە بوو جگەل لەوە دەست نەکەوتووە لە هیجماڵێک دەستنووسم دەست نەکەوتووە لە هیجماڵێک نەبووە یا پێیان نەداوی یا نایدەن ینی نایدەن دەستنووس هەیە لە هەندێک کتێبخانە بە تایبەتی لە ماڵان لە سنە هەیە هەندێک زانامان هەیە لێرە لای خۆمان شتی هەیە باوکی باپیری مەلا بووە لە پاڵ مەلایەتەکەی خۆیان شتێکی لەسەر چەند مامۆسایەکی ڕەفیقی لەو سەردەمان نووسێتی فلانی کوڕی فلان کەس تەمەنی وا بوو ئاوا بوو خەڵکی ئەویا بوو لەو دێوە هات لەوێ خوێندمان لای فلان کەس خوێندمان ئەمانەیان لەلا هەیە بەس نایدەن یاخود مختەم نین بە بابەتەکەەوە ئەمە ئەسڵەکەیەتی یعنی ئەم بابەتە بە گرنگ نازانێ کاتێکی لە دەرگای شێدەی لەوە کا زۆر ئەوە نەکا یانێ تەلەفۆنەکەی بۆ مامۆسایانی کاکە ژیاننامەکەی خۆتم بۆ بنێرە لە فەیسبوکەوە ئاگاداریەکەیتەوە بە مێسنجەر نامێکی بۆ نێری شتێکم دروست کرد و لەگەڵ مامۆسایەکە لە گۆگڵە کە ئینێری بۆ بەڕێزت شوێنی وێنەیەکی تایە سێ سەفحەیە 4 سەفحە ژیاننامەکەی خۆت هەر بە مۆبایلەکەت بنووسە و ڕسمێکی لەسەر خەزنکە و بینێرەوە بۆ مێتا جارکێکی تیانە ئەمە ناکرێت ناوی خۆی منێتەوە لە مێژووە لە خۆی گرنگی پێ بدای بەڕاست چون تەکلیفم لە خەڵ کردووە خەڵکی نەماوەسا بەڕێز گەسەری مۆبایلەکە و شتەکانم کە یاخۆدە و نامانێک هەموو نردومە ئەو هەموو خەڵکردن ئاگادارم کردو کاکە ژیان نامەکەی خۆت بنێرە من زەحمەت بۆ تۆ ئەکێشم یعنی هیچی تیانیسە ئەو کتێبە 2 ساڵە تەواوم کردووە تازە گەنجێکی بەڕێز ڕەفیقی خۆم چاپی کرد چاپی یەکەی مافی چاپەکەی بەرێ بۆ خۆی و 12 نسخەی داوە بە من زەحمەتەکەم
وەکو ڕۆی بەڵام دڵخۆشم بۆی کە چاپ کراوە یعنی هیچی دنیای تیانە بۆ بنەڵم کاکە ژیان نامەکەی خۆت بنێرە با لە زاری خۆتەوە وەریگرم شتیان نەمەکی تێر و تەسەل بۆ چاپەکەم و دوایش ئێتر نافەوتێ نایەت بەدەم خەڵ نایەن بەدەم ئیشەکەەوە زۆربەی لە کۆڵەرانە ئەو گرفتیان هەیە مامۆستا عەبدولسەر زانایانی ئەورامان ئەوەندە زۆرن کە لە چوارچێوەی بەرگی بۆنمونەسە بەرگی یەکەمت 303 زانامان هەیە هێشتا ماون ئەو زانایانی لە هەورامان تۆ باست نەکردمنیان بتەوێت بە شوێن سۆراغیان نابگەڕەوەیان هێشتا بۆ یەکلایی نەبوو بێتەوە لە بەروەی بابن زانیاری تاوت دەست نەکەوتووە زۆر زیاتر لەوە مێژووی زانایانی کورد مامۆسای بەحرکەیی سێ بەرگی نووسیوە مێژووی ناودارانی کورد مامۆستا شیوا مەردۆخی ئەویشتن سێ بەرگە دوو بەرگی نووسیوە علەماوە دانشمەندانەکە ئەوە بەرگێکی گەورەیە علەما و نافی خدمەت العلمی وەدینەوە مامۆسای نووسیوەتی هەر لەمانە دەریکەی بەرگێکی تریش تەواویان ناکە من کاتێککە گەڕاوم بە ناوم کتێبانە هەندێک ناوم نووسی بوو لەسەر دەفتەرێکمدا نابوو ملا حەزەمە نووسی ئەوانەی کە هێشتا ساغ نەبوونەتەوە هەورامین یا هەورامینین ئەوانم بە گیان نووسیوە خەریکە بۆ بەرگێگە بن بۆ بەرگێگە بن خەڵکێکی زۆرمان هەیە هێشتا ئەوە بە ئەگەر وەکو بڵێ ئەوانەی کەرێسە لە حاڵی حیاتەن داخلیان کەی ئەبێتە مەوسوعەیەک بۆ 5-6 بەرگیشتاوە نابێ یعنی میشە ئیشێکی درێژخایانە و زۆریژە کێشەیە باشترین ئەو ڕێکارانە چین بۆی هاوکاری تۆ بن بۆی بتوانێت میشە بە باشترین شێوە یان خێراترین کات بگەێنیتە ئەنجام چۆن دەسە بگیرێت چۆن هاوکاری و بکرێ لەم جۆرە کارانە یان لەم جۆرە نووسینانە سەرکەوتوترەبی لەم ڕۆژانە پێشنیاری ئەوم کرد کە لەگەڵ برایەکە کە ئەچم هەل لە هەر شارێکی هەورامان نشینە یان نزیک لە هەورامان نشینە بەڕێزێکە دۆزمەوە وەکو بڵێ تەکلیفی لێ یەکەم ئەو حەڵقەی وەسڵ بێ لە بینی من و مامۆسایانە لە مەریوان لە سنە لە پاوە لە جوانڕۆ ئاوا دێمەوە بۆ دەوری بانە و سەقزۆوانە لە هەر شارێکە کەسێک هەبێ من بەشی ئەودی بەشی ئەم دیش بە هەمانشەوە لە هەر شارێکە کەسێک هەبێ حەڵقەی وەسڵمان بێ بۆی کویان کەینەوە بە خێرایی بۆی پێشەوەی کاتمان لە دەستچی ئەمە یەکێک لە ڕێگاکانە کە هەوڵم داوە ئەوە بکەم لێرەشەوە دۆکو بڵێ تەکلیفەکەم کە ئەوەی کە هەورامی زمانە ئەمە پەیوەندی بە هیچ بابەتێکی حیزبی و لایەن و تەریقە و ئەوانە نییە بەس هەورامی زمان بێ هەر فکر و وەکو بڵێ قەنەعەتێکی هەبێ باژیان نامەی خۆی بنێرێ لە ڕێگەی واتساپ یا مەسنجەر یا ڤایبەرەکە بینێرێ ئێمە خزمەت یەکەین بۆی کۆکەینەوە لە شوێن دەتوتوی بەرگێکە زەحمەت و ڕووی مادی و معنەوی هەمووی زەحمەتەکەی لەسەر خۆم بێ بەس بە کۆ بکرێتەوە ئەمە خزمەتێکە وەکو دکتۆر سەبا وتی دکتۆر سەبا بەرزنجی فەرمووی ئەمە ئێستا لەوەکە خەڵق قەدری نەزانێ بەس ماوەیەکە بێتە سەرچاوە بۆ تەلەبەی زانکۆ بۆ پەیمانگاکان ئەبێتە سەرچاوێکی باش من لەگەڵەوە شاکە ژیان نامەکەم هێناوە ئاماژەم بە هەموو ئەو سەرچاوانە کردووە کە لەویە ئەم کەسە ئاماژەیەکی بۆ کراوە زۆر باشە مامۆستا لە کۆی نووسینی ئەم پەرچووکەدا هەنی گەشتی تۆ ئەنجامەی کە هەورامان لەگەڵەوەی کە ناوچەیەکی جوگرافی کەمی هەیە مەڵبەندێکی گەورەی بەرهەمێنانی زانایان بووە ئەدێمەیان بۆ هەڵەبجەمەیان بۆ سلێمانیەوەیان بۆ دهۆگ ئەمەیان بۆ باکووری کوردستان ینی توانیوانە ڕۆڵێکی زۆر باش بگێڕن وەک خۆ داماژش پێ کرد کە زۆری لە کوردستاندا لانێ بە چوار پارچەکە زۆرینەی زۆر مامۆسانیانی لەو ناوچەیەدا کۆبوونەوە کاریگەریانە بۆ لە کۆمەڵگای کوردیدا بەڵێ لە ئەستای نووسین و خوێندنەوە ئەوانە دەبان بۆ کتێبێکی ئاوا باوەڕ بکەن زیاد لە 12 مجەلەدەم خوێندوێتەوە یعنی ئاسان نییە تۆ تا کتێبێک نووسێ بێت چەندین کتێب بخوێنیتەوە شتیوان بەرچاوکەوتۆ کە لە ناوچەی هەورامان سەردەمانێک باو بووە ینی بۆتە عورف کە هەر ماڵێک کوڕێکی ببەخشێ وەقفکە هەر ماڵێک کوڕێکی وەقفکە بۆ حوجرە ئیتر کوڕەکەی وەقف کردووە لە قۆناقێک وازیە ناوە قۆناقێکی زیاتری خوێندە وازیە ناوە بەشێکی باشیان پێگەشتوون لە ناوچەی هەورامان زۆرترین زانای ئاینی هەیە لەبەر چەند هۆیەک ناوچەیەک بوون زۆر پابند بوون بە ئاینیەوە پابندی ئاینیان هەبووە لە هەر سەردەم و زەمانێکە ناوچەیەکن کەم لەو سەردەما کەمترین بارگاوی بوون بە مادیات و دنیاداریەوە لە تەماعەوە
خەڵکانێک بوون زیاتر لایەنی عیرفانیان زۆر زاڵ بوو لایەنی زۆهد و عیرفانیان زۆر زاڵ بووە بوونی شێخانی تەریقەت و حوجرە باشەکان یعنی ئەکسەرەتی دیەکان حوجرەی تیا بووە مامۆسایە کە چۆتە دیەک ئاستەکەی ئەو نەخوێندەوە چۆتە دیەکە لە دیەکە یەکسەر حوجرەی داناوە ئەمە هۆکار بوون ئەکسەرەتی دیەکانی هەورامان دەگمەن نەبێ شتێکی کەمیا بچوک بوو بێ دیەکە یا دیەکی گەور لە پاڵیا بوو بێ حوجرەی باشی بێ ئەکسەرەتی دیەکانی هەورامان حوجرەی بووە و مامۆسای ئاینی تا پێگەیوە و خەڵکیش مناڵەکانی خۆیانیان نردووە چکم زانیۆن ئەمە ڕێگەیەکە بۆ بەدەستێنانی ڕزامەندی خوای پەروەردگار بۆی هەر باوکێکە بینی کە کوڕەکەی مامۆسای ئاینیە بێدەنگێ بچۆرە نزیکەوە بیدوێنە بڵێ پێت خۆشە کوڕەکەت زانایەکی ئاینیە ئەڵێ خۆزگە هەمویان وابوونایە خۆزگە هەمویان زانای ئاینی بێنن لە دنیادا پێی سەربەرزی جگە لە پاداشتی قیامەتی زۆر ڕاستە مامۆستا هەر بۆ بابەتێکی خۆشیش باوکم چەند هاوڕەیەکی چوو بوون بۆ منتیقەی بادینان تر شوێنەگەیە لەو لە باکوورەوە باکووری کوردستانە با بڵێن شەڕناخە منتیقەیەکە چۆن لای خۆشمان لایەن لە قەرەداغ لە وەرتێ لە قەندیل شوێنی دوورە دەستەیە لێ دانیشت بووین وڵای ڕەنگە ئێمە یەکەمین خەڵکی دەرەوەی ئەم ناوچە بین بەتایبەت لە هەورامان و تۆ بگەیت ئێرە کەس ڕەنگە پێش من کەس نهات بێتە ئێرە لە پیاوێکی پیر لەوێ مەرحەبەمان کردووان و خەڵکی کوێن و چۆنات وڵا ساڵی 72 مامۆسای مزگەوتەکەمان هەورامی بوو ساڵی 72 یعنی کۆتا پرسیارچکە بەڕاستی زۆر هەڵەگرێ قسەکردن لەسەر ئەم بابەتە تەنها پێم خۆشە وەکو فیدباکێک بۆ خۆمان سەردەمی زێڕینی پێگەیاندنی زانایانی هەورامان بەپی ئەوەی کە تۆ کۆت کردوێتەوە لە چه سەردەمێکە هەست کردو ئیتر ڕێژەکەیان زۆرترە لەو ساڵ و سەمەندەوەیان سەردەمی زێڕینی دەسەڵاتی شێخانی تەریقەت مەوجی حوجرە بووە ئەوە باشترین و چاکترین کات بووە کە زانایانی ئاینی لەوێ بوون و پێگەشتوون ئەو سەردەمەی کە شێخانی تەریقەت دەسەڵاتی کاملیان بەسەر حوجرەکان و خانەقەکانە هەبووە ئێمە جگە لەمەکە ئەو سەردەمە بووە ئێمە زانای ئاینیمان ینی ئەوەندە نووسەر بوون زانایانی هەورامان جگە لەوەی کە شارەزایی زمانی عەرەبی و فارسێکی باشیان هەبووە نووسەرێکی زۆر باش بوون و شعری زۆریانەیە ئەمە شعرێکی زۆرمان هەیە لە دەستنووسن و لە وڵاتانە وەکو بڵێ قاچاقچیانی دەستنووس بردوویانن کتێبەکانیان بردوون دەستنووسەکانمانەیە من لەسەر بابەتی ئەم کتێبە پێم خۆش بەر ئەوەش ئاماژە پێ بکەم چەند کتێبێکی ترم لەسەر هەرنووسی بەڵامێکێک لەوانە کە مامۆسای ئەرزم کردن لە کتێبەکەی مامۆسای ڕەبیعیە کە ئەو قسەم بیست بڕیارمدا ئەگەر هەر مامۆسایەک بێتە پێشەوە مەجالم هەبێ شتێکی لێ کۆکەمەوە لەسەر ژیانەکەی دوایەوە بڕیارمدا ژیان نامەی مامۆسا مححمودی ئازادی خوای پەروەردگار شفای بۆ بنێرەی ژیان نامەی ئەوم کۆ کردەوە کە تەعمەن ئەم کتێبە لە نزیکی 303 کەس نزیکی 560 لاپەڕەیەکە ئەوەی مامۆسا مححمودی ئازادی نمێک لە ژیان و تێکۆشانی مامۆسا مححمودی ئازادی 550 لاپەڕەیە کە ژیان نامەی تایبەت بە خۆیەتی دوایەوە لە ناو کتێبەکەی مامۆسا مححمودی ئازادی و مقابلە ئەو خۆم قسانە ناوی کەسێکم بەرچاوکەوت کە مەلا عەلی سەلاجەی پێڵێن مەلا عەلی سەلاجە بەس ڕەفیقەکانی ئەزانن یعنی کەسێکی چالاک و وەکو بڵێ شاخێک لە خۆڕاگری و باوەڕ و نازانم ئەوە بووە ناوی نەبوو کتێبێویشم نووسی و الحەمدوللا ئەوی شاب کرا لە کاتی مقابلە لەگەڵ مامۆسا مححمود و کتێبەکەی باسی مامۆسا مححمود و کتێبەکەی و کاری ڕوتی کاری ئیسلامیوانە مامۆسا عەبدولەتیفی واژەی دێتە پێش چاو ژوم ژیان نامەی ئەویشم کۆ کردەوە یعنی ئێستا ئەوە چەند زانایەکن بە تایبەت جگە لەوەی کە لە ناوچەی هەورامانە بە تایبەت کراوە شتێکمان لەسەر زانایان کۆ کردوێتەوە ئەگەر ئینشاڵڵا ئەم پرۆژەیە بەردەوام بێ تەمەن ڕێگە بدا جگە لە زانایانی هەورامان زانای دیکەش بە تایبەت شتێکیان لەبارەوە کۆکەینەوە ئینشاڵڵا دەست خۆش مامۆستاگیان خامد ڕەنگی بێ ئینشاءڵڵا خۆی زانانی زیاترتان پێ بەخشێ زۆر سپاس دەکەین کە میوانی ئەم بەرنامەی مابوویت سپاس بۆم دەرکەوتە دەستان خۆش